لەبەرەوەی کوردستان دابەشە بەسەر دوو لایەنە پارتی و یەکێتی و لەبەرەوە مۆنۆپۆلی هەموو شتێکیان کردووە. زەحمەتە لە بەشێک ئەو بەشەی ئەو ڕازینی هەڵبژاردن بکریان لستی تەقدیم نەکردووە یان بە یاساکە یان پێی وایە زەرێرەکە لە بەشداربوونی و کورسەکانی کەمەکە طبعاًەوە زەحمەتە و ئەستەمە لەو منتیقەی ئەو هەڵبژاردن بکرێت. ئەم یەکشەم تەسەورەکرێت کە سەرۆکی هەرێم مەرسووم دەربکە مەرسوومی چوارەم بۆ دواخستن کە ئێمە هەر لە ئەوڵە لە 2005ەوە تا ئێستا لەگەڵ هیچ دواخستنێکی نە هەڵبژاردن نا ئەنجومەنی تەمەنی ئەنجومەنەکان درێژکرێتەوە ئێمە دژی بووین یعنی هەر مەترسیەکەونی هەڵبژاردن سێ مانگ دواخرێ مەترسیەکە گۆڕانکاریەکیش لە هەندێک لە فەقەراتی بڕیارەکەی مەحکەمەی فیدرالیا بکرێت کە ئەوە سەر بۆ زیاکردنی یان هێنانەوە بەڵەنسی هەندێک لایەنی سیاسی بکات. ئێستا پێشنیارێکی نوێ لە ئەجندای هەندێ یانی لە هەولێر باسەکرێ ئەویشەوەیە بۆ حەوت دادوەری کوردی سەرپەرشتی هەڵبژاردنەکان نەکەن وەکو بڵێ حەوت دادوەری هەرێمی کوردستان تێدا بێت کە لەژێر فشاری حیزبانە بن کە یەک مەترسی هەیە ئەویش یەک داعوا لە بەغدا لە مەحکەمەی فیدرالی تەقدیم کرێ لەسەر ئەسڵەن دەستوریبوونی هەرێمی کوردستان بۆ چونکە هەرێم بە دامەزراوەکانەوە دەستوریە باش ئەگەر سکاڵایەکیش لە سەرۆکی هەرێم کرا و لە سەرۆکاتی هەرێم کرا و دادگان ناچار بوو بە پێم وایە ینی سەرە کێشێ بۆ ئەوەی کەوا خودی هەرێم ینی بکەوێتە خودی قەوارەکە ئەگەر نامن هەندێک قسەوترێ نازانم مەسەڵەن حتاوەڵا پرۆسی سیاسی چیەکە و چۆنەکە پرۆسی سیاسی کوا ماوە لە هەرێمی کوردستان چی بنەمایەک چی پایەیەکی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ماوە نەماوە پەرۆشی پێکاتەکان نەتوان لە کورسەکانی خۆیان ینی خەڵکێک کاندیدکەن لە ڕێزەکانی خۆیان و بە هەر یەکەیان ئەتوانەرێکیان 5 کورسی سێ بدەنە مەسیحەکان و دووش بدەنە تورکمانەکان و کردووە ئێمەش یەکێ لەو قوربانیانە بووین وەکو کۆمەڵی دادگەری کە بە 56 دەنگدەنگی ئەو پێکاتانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەک دوو حزبی بچوو کە نوێنەریان هەیە ئەوانە هاودەنگ بوون و ئەو نوێنەرەی ئەمەیان لە پەرلەمانی کوردستان متمانە لێ وەرگرتەوە.